ئامادەکاری تەواو کراوە چ وەکو لەسەر ئاستی پارێزگا لەگەڵ لیژنە ئەمنیەکان بۆ پێشوازی گەشتیاران و هەروەها چ لەسەر ئاستی شوێنە گەشتیارەکان کە لە هەموو هۆڵە و هۆڵی ئاهەنگگێڕان و هۆتێلەکاندا ئامادەکاری کراوە هەم بۆ پێشوازی میوان هەم بۆ سازدانی ئاهەنگ بەڵام سەبارەت بەو گەشتیارانی کە ڕوو لە پارێزگای سلێمانی دەکەن لە چاوپاری لە ساڵی پار بەڕاژەیەکی کەمی کردووە تەمەنەوە شۆکارەکە ئەگەڕێتەوە یەکەم بۆ داخستنی فڕۆکەخانە و دەواازە سنووریەکان و دووەمیان دەگەڕێتەوە بۆ بەداخەوە بۆ ئەو کەناڵە ڕاگەیانانەی بە تایبەتی عەرەبیەکان کە ڕووداوەکانی چەند ڕۆژی ڕابردویان لە سەرشاشەی تیڤەکانەوە زۆر لە قەبارەی خۆی گەورەتر پیشاندا وای کرد کاوانەی لە خوار و ناوەڕاستی عێراق بە تایبەتی کە نیازی گەشتکردنیشان هەبوو بۆ سلێمانی پاشگەز ببنەوە لە هاتنەکەیان و ئێمە ئومێدەوارین لە ڕێگەی بەڕستانەوە دەنجیمە بکات هەمویان و دڵنیایان بکەینەوە کە بارودۆخی سلێمانی ئارامە و هەموو شوێنە گەشتیارەکان لە ئامادەیدان بۆ پێشوازی ئەو میوانانە و تێبینی دەکەین لەم ساڵدا زۆربەی گەشتیارەکانمان گەشتیاری ناوخۆی هەرێمی کوردستان.